ئەنستازیا شازادە ونبووەکەی رووسیا ئەو شازادەیەی چەندین فیلم و کاری ئەنیمەیشنی لەسەر بەرهەم هێنرا. کۆتایی هاتنی دەسەڵاتی بنەماڵەی ڕۆمانۆڤ قەیسەری رووسی لە نێوان کوشتن یاخود نەفیکردنیان نهێنێکی چییە؟ لە دوای هەڵگرسانی شۆڕژ لە رووسیا و دەستگیرکردنی نیکۆلای دووەم قەیسەری رووسی کە بە بنەماڵەی ڕۆمانۆڤ ناسرا بوو لە 16 تەمموزی ساڵی 1918 لا یوکاترینەبێرگ لە رووسیا و لە ژێرزەمینی ئەو ماڵەی تێیدا بەندکرابوون بە شێوەیەکی دڕندانە تیرۆرکران. دواتر لاشەکانیان بە شێوەیەکی پەرشوبڵاو لە دارستانەکانی سیبریان هێژرا تاوەکو دۆزینەوەیان کارێکی ئەستەم بێت. بابەتی تیرۆرکردنی بنەماڵەی قەیسەری رووسی تاوەکو ئێستا لە مێژوودا بەنهێنی ماوەتە و چەندین پرسیاری بەدوای خۆی داهێنا. هەندێک کەس پێیان وایە لەو شەوەدا بنەماڵەی ڕۆمانۆڤ دەربازیان بووە و تیرۆر نەکراون بەڵکو نەفی کراون. هەندێکی دیکەش بیر و ڕایان وایە کە چەند ئەندامێک لە بنەماڵەکە ڕزگاریان بووە، لەوانە بچکۆلەترین کوڕی قەیسەری رووسی هەروەها ئەنستازیای کچی. لە پاش ئەو ڕووداوە بە چەندین ساڵ کچێک لە ئەڵمانیا کە هەوڵی خۆکوشتنی دەدا خۆی با شازادە ئەنستازیا ناسان کە شازادە ونبووەکەی قەیسەری رووسیە، هەروەها چەندین باس و یادەوەری نێو کۆشکی شاهانەیی دەگێڕایەوە کە لە سەردەمی دەسەڵاتی باوکی دەگوزەرا. ئەم بابەتەش سەرنجی جیهانی بەلای خۆیدا ڕاکێشا و هەندێک کەس لەگەڵ ئەوەدا بوون کە ئەم کچە کچی ڕاستەقینەی قەیسەری رووسیە و شازادە ونبووەکەیە، بەڵام هەندێکی دیکە لەوانەش ئەندامەکانی دیکەی بنەماڵەی ڕۆمانۆڤ کە لە وڵاتانی دیکە دەژیان بیرروڕایان وابوو کە ئەم کچە ساختەکارە و شازادە ڕاستەقینەکە نییە. لە دوای مردنی ئەم خانمە دەرکەوت کە شازادە ڕاستەقینەکە نییە، بەڵکو کچێکە بە ناوی ئانە ئاندرسۆن و ساختەکارە. دەربازبوونی ئەنستازیا لەو شەوەدا بابەتێکە لە مێژوودا بوو بەنهێنیەکی گەورە. تاوەکو ئێستاش لە وڵاتی رووسیا توێژینەوەکان و گەڕان بە دوای تەرمی ئەو شازادەیە بەردەوامە، بەڵام تاوەکو ئێستا وەڵامی ئەو پرسیارە نەدراوەتەوە. بەڵام بابەتی دیارنەمانی شازادە ئەنستازیا بوو بە مادەیەکی دەوڵەمەند بۆ بەرهەمهێنانی فیلم و فیلمە ئەنیمەیشنەکان. بەڵام پرسیارە گەورەکە لە مێژوودا دەمێنێتەوە، ئایا لە شەوی تیرۆرکردنی بنەماڵەی ڕۆمانۆڤ قەیسەری رووسی هەندێک لە ئەندامانی ئەو خێزانە ڕزگاریان بووە بە هاوکاری ئەو پاسەوانانەی کە بۆ تیرۆرکردنیان نێردرا بوون، یاخود ئەنستازیا و براکەی خۆیان ڕایان کردووە، یاخود وەکو ئەندامەکانی دیکە کوژراون و لاشەکانیان تاوەکو ئێستا دیار نییە.